2022 بەرەو کۆتایی دەڕواکاتی ئاشراکردنی تۆپ 10 2022 گەیمسە باشترین دیاری ئەو ساڵ بگومان یاری زۆرمان هەیە یاری باشمان هەیە بۆیە ئەو لیستە تەنیا بۆ چوونی منە ئاساییە هاوڕانە بن ئاساییە تۆ لیستی خۆتەبی بەڵکو حەز دەکەم ئێوەش لیستی خۆتان تۆپ دایان تۆپ 5 لە کۆمنت بنووسم بزانم ئێوە ئەو ساڵ چی یاریەکتان کردو باشترینەکانتان چین ژمارە 10 یەکەم جارە یاریەکی فیفا بخەمە لیستەکەم بەڵام هەر دەمەوێت دای بنم لە بەرەوەی فیفا 23 پێم وایە یەکێکە لە باشترین یاریەکانی فیفا تاوەکوێستا بڵاوکرێتەوە و دە لە دڵخوازترین و باشترین یاریمەکە و ساڵ بڵاوکرێتەوە گۆڕانکاریەکانی کە لە فیفا 23 کرایە گۆڕانکاری باشن پێشوازی کراون و گەیمەرەی زۆر لە مێژە و گۆڕانکاریانەی دەوێت کواڵەتی بەرزکرایتەوە هایپەر مۆشن باشتر کرایە و شێوازی زوومکردنەکە و شووتەکە ئەوە بە هەر هەمووی هەیە بەدزدی حەز دەکەی فیفا 23 بکە یەک نەک لە بەرەوەی تەنیا مۆندیالی تێدا باسی ئۆلتیمەتی و ئۆنلاینەکەی ناکەم کە گەیمەرەی زۆر حەز دەکە بەڵام وەکو یاری پێم وایە چێکە لە یاریە باشەکانی ئەو ساڵانش زۆربەتەن هاوڕانە بن لەگەڵم ژمارە 9 ژمارە 9 یاری دە کەلیستۆ پرۆتۆکۆل لەوانێ بڵێن کەلیستۆ لەوە لە سەرێ پێویستە لە خوارتر بە بەڵام ئەو یاریە بەو شێوەی نەبوو کە چاوەڕێمان دەکرد بەڵام لە هەمان کاتیشدا چێژەشی یەکجار زۆری هەیە زۆر بە ڤیدیۆ یاری دەچی واتە تۆ یاری دەکەی مەرحەلەکان دەبڕیت چیرۆکتەیە مەرحەلەکان دەبڕیت چیرۆکتەیە و گەیمپڵەیەکەی و جیهانەکەی و چیرۆکەکەی کارکتەرەکە هەر هەمووی بێکەوە زۆر بە جوانی لەگەڵ یەک دەگونجێن و زیاتر هۆکاریدارانیشی لەو لیستەی لە بۆ گرافیکی دەگەڕێتەوە بە تایبەتیەکە لەسەر کۆنسۆڵی نوێ Xbox Series و PlayStation 5 یاخود بە PC بە ئۆڵترا یاریەکە بکەی ئەو گرافیکە لە بیر ناکەی کە بە Unreal Engine 4.5 دروستکرایە نەکرێتە Unreal Engine 5 حسابی خۆتان بکەن ئەگە بکرێت Unreal Engine 5 دەبێت چی لێ دەربچین گرافیکی زۆر جوانە و چیرۆکەشی ئۆکێ بەڵام زۆر سەرنجا چێژنەوە بەڵام ئۆکەی بەڵام گەیمپڵەیەکەی زۆر خەڵک کێشەی لەگەڵ هەیە بەڵام یەکم لەو کەسانێک حەزم لە گەیمپڵی سادەیە بۆیە کەلیستۆ پرۆتۆکۆل نوێم باشترین و دڵخوازترین یاری بە لە 2022 ژمارە 8 لە ژمارە 8 دیاری گراند توریزمۆ 7 یاخود GT7 دانایە کە یاریشی چێبڕچەی سیمیلیشنە لەسەر چێبڕچەی ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر ڕاستەقینەوەتە وەکو فۆرزا هۆرایزن نیە وەکو فۆرزا مۆتۆرسپۆرتە ئەگە پلەیستیشنت هەیە پلەی 4 یان پلەی 5 پێویستە گراند توریزمۆ تاقیکەوە ئەگەر حەزت لە یاری چێبڕچەیە پێم وانییە تاوەکو ئێستا یاریشی چێبڕچەی ئۆتۆمبیلم کردی بەو شێوەی قورسبی لەبەرێ زۆر بەڕاستی دەچی بەو شێوەی گرافیکی جوانبی هەندێک کێشەی تەکنیکی هەیە لەو نمونە هەندێک میکانیکی هەیە لەسەر مەسەلی پارە و ئیکۆنامیک و مەسەلی ئابوووریەکەی ئەو لایەنانەی زۆر بەڵگم نەبوو و کێشەیەکی هەیە کە یاریەکە دەبی بەردەوام ئۆنلاین بیناتوان بە ئۆفلاین یاریەکە بکە بەڵام خۆم من دەردەوام ئۆنلاین کێشەم لەوەی نییە بەڵام ئۆفلاینش بیکەی گەیمەرە زیات سوولی وەردەگری بەڵام گرافیک ئۆ مای گاد 4K 60 فریم ئۆ مای گاد بەڵام ناتوانین ڕێی تریسینگ لە 4K 60 فریم بەکاربینی ئەوەش جێگەی داخە بەڵام ئینشاڵڵا دەگەینەوە حەدەش گراند توریزمۆ 7 زۆر ناوازەیەگە حەز دەکەی چێبڕچێ کار دەکەم تاقیکەنەوە ژمارە 7 لە ژمارە 7 یاریشی نوێمدانە نایە بەڵکو یاریشە ڕیمەیکمدانە کە یەکەم جارشتی وا دەکەم ئەویش یاری The Last of Us Part 1 کە پێشتر بێگومان دەزانن باسی Last of Us زۆر کردیە دەزانێت چێکە لە دڵخوازی یاریەکەم لە مێژوویدا بەڵام Part 1 لەگەڵ ئەوەی کە یاریشی نوێ نییە و ڕیمەیکە دووبارە دروست کرایتەوە بە گرافیک لە بۆ PlayStation 5 بەڵام هەر یاریشی نازدارە یعنی ئەو ڤێرژنەی کەوتجارە کردم زۆر هەستم نەکرد کە یاریش تاوا نوێ دەکەم بەڵام مودعەکەی وەکو یاریی نوێ لە بەرەوەی گرافیک زۆر گۆڕانکاری بەسەرداهاتێ و گەیمپڵێکەی ئاسانتر و نەرمتر و 60 فریمەکەی لەگەڵ ئەو گرافیکە سەرنجاشی دەبینی بەڕاستی ناوازەترە بەڵام بەداخەوە ڕێی تریسینگی نییە گلۆبال ئیلومینیشنەکەی بە ڕێی تریز نییە شتانەی نییە کە لە یاری نوێیەکان هەن لەبەرەوەی یاریەکە گرافیک و پۆلیگانی یەکجا بەرزە وەکو چیرۆک بێگومان The Last of Us Part 1 یەکێکە لە باشترین چیرۆکان لە مێژووی ڤیدیۆ گەیم کە نووسرایتەوە دوو کارکتەرت هەیە ئێلیت هەیە جۆڵت هەیە بێکەوە لە جیهانەکی دوای قیامەتی زۆمبیەکانە ئەوجا لێرە پێیان دەرێن کلیکەرە هەر شتێکە کە ناوی لێدەنێن چیرۆکیان زۆر سەرنجاکێشەوە ڕادەکێشی لە سەرتا تا کۆتایی باشترین گەیمپڵەی نییە گەیمپڵەیەکەی زۆر سادەیە زۆر بێزارکەرە و زۆر دووبارەشە بەڵام بەهۆی بەقوەتی چیرۆکەکەی و لێڤڵ دیزاینەکانی پێم وایە یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا و ژمارە 7 مناو ساڵ ژمارە 6 لە ژمارە 6 یاری پشیلەکەم دانایە سترەی چێژم لەو یاری وەرگرت باشترین یاری ئەو ساڵ نییە بەڵام چێژم زۆر لی وەرگرت لەبەرەوەی هەمومان عاشقی گەیمپڵە یارینە بەڵام چیرۆکەشی هەبی خۆشتر دەبیت ئەو لەو جۆرە یاریانەیەکەوە زۆر ماندوود ناکەم مەتەڵەکانی زۆر قورس نییە و ئاسانە و میکانیکەی نوێ دەداتێت کە یەکەم جارە لە ژیانمانەوە شتە ببینین ئەویش یاریکردنە بە پشیلە تۆوەکو پشیلێک یاری دەکەی کا یەکجار خۆشە بێگومان وەکو پشیلە یاریکە حرکاتی لێڤڵ دیزاینەکەی بەگشتی پشیلە قەبارە لە مرۆڤ زۆر بچووکترە بەڵام دەتوانی بە شتەکان کەوی شێواز ڕۆیشتن و ڕاکردن و ئەو شتانەی وەکو پشیلە پێم وانە کارێکی ئاسان بێ ئەو ستودیۆ ئەنجامی لێ سترەی بەربژێری یاری ساڵ یعنی لەوەی بەقوەتە چیت کە دەوێت سترەی پێویستە تاقیکەوە ئەستا لەسەر PlayStation 4 5 وەرا PC بەردەستە پێم وایە لە ماوەیەکی نزیکی دێت سەر Xbox ژمارە 5
اوكي لە ژمارە 5ەوە ئەو یاریانە کە زۆرترین جار یاریم کردینە ئەو ساڵ وەروە مودعەیەکی یەکجار زۆریشم لەیان وەگرتیە. ژمارە 5ەم یاری Call of Duty Modern Warfare 2 دەزان کەوا من عاشقی یاریەکانی Call of Duty مە زۆرجار باسم کردیان و یاریەکانی چەند ساڵی ڕابردوو زۆر بەڵدم نەبوو جگە لە Modern Warfare 2019 Activision هەمان ئەو یاری لە بۆ هینیانە بەشی دومی لە بۆ دروست کردیان چیرۆکەی چەند چێشترە و هەم گرافیک oh my god اوكي بە PlayStation 5 Xbox Series بە PC بکەین بێحەد نازدارە بێگومانە سە Play 4 و ئەوانەش گرافیکی جوانە بەڵام ئێستا کۆنسۆڵی نوێ یاخود دەتوانین بڵێن کۆنسۆڵی ئێستا زۆر ناوازێ چیرۆک جوانە ئەنیمەیشنی چەک و تەقەمەنی زۆر جوانە تەنانەت گولەکان سیلاحەکە و سوارکردی تەنانەت کاتێک کە مەغزانێکی نوێ دەخێتە ناوی سوار دەکەی گولە دەبینی کە دێتە سەرێ تەنانەت کە گولت پێ نمایە کاتێک ئەنیمەیشنەکە سەکەی سوار دەکات گولەکەی تێدا نییە یەکەم جاریشە Call of Duty بینم خۆی لە ژانڕی یاری ترسناک بدە ئەسڵەن ترسناک نییە بەڵام لە هەندێک مشن هەیە کە بەڕاستی دڵ لە سەرەتی لێدە لەبەرەوەی شوێنەکە زۆر تاریکە و لەناکە و دوژنێک دەرێ با Call of Duty Modern Warfare 2 یەکێکە لە یاریە باشەکانی ئەو ساڵە بڕوای من لە ژمارە 5 منەوەکو یاری دڵخواز و یاری ساڵی من ژمارە 4 لە ژمارە 4م یاریەکم دانا کە چاوەڕێم نەدەکرد ئەوەندە عاشقی بم ئەویش یاری A Plague Tale Requiem ئەو یاری لەسەر گەیم پاس ئێستا حالیان بەرزە و توان تاقیکەنەوە A Plague Tale ڕابردوو Innocence زۆرم بەدڵ نەبوو و من زۆری پانی نەبووم هەرچەند نمرەیەکی بەرزم پێدا کاتی خۆ پێم بێ 9 لەدەم پێیدا بەڵام ئەو جارە بەهۆی ئەوەی کەوا گرافیک بەجددی نازدارە بەجددی بە Unreal Engine دروستکرا Unreal Engine 5 باوەڕ ناکەم هیچ یاریێکی نوێ لەسەر کۆنسۆڵی ئێستا ئەگەر ریالەکە خۆی لە یاری ریالیزم بدە لە ڕاستی چوون بدە بەقەدر یاریەکەی قەشەنگ بی هەرچەندە 4K 60 فرێمانیە بەداخەوە بریا دایان نابا 4K 30 فرێمیشە بەڵام هەر یاریێکی جوانە شتش کەشم زۆر بەدڵە ئەو جارە تۆزێک هەردوو کاراکتەرەکەیان ئاگەیمپڵیان باشتر بەقوتر کردی لە یاری ڕابردوو زیاتر خۆشاردان بوو و تەرشەڕکردن زۆر دەگمەن و سنووردار و کەم بوو ئەو جارە زیاتر شەڕکردنت هەیە وەندێک چاک و تەقەمەنی تێکە گەیمپڵێکی وام خۆشتر دەکات لایتنینگ ڕووناچی لەو یاری شتێکی مەحالی لە بۆ کرێ کە نازانم چۆن کردیتیان بەشەشی زۆر جوانە A Plague Tale Requiem باشترە گەورەترە چیرۆکەی فراوانتر و بەقوترە دوو کاراکتەرەکەش خۆشەویستترن لە چاو بەشی یەکەم شاین تاقیکردنەوەی 100% ژمارە 3 لە ژمارە 3ەوە ئیدی هەموو یاریەکان زۆر دڵخوازی بن هەمووی دەلەدەنە زۆر نایابن Horizon Forbidden Westم دانایە یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ کە گەیمەرێکی زۆر نەیکرد نەیدیت ئاگاداری نەبوو لەبەر یاری Elden Ring چکە لە هەمان مانگ بڵاو کرێ بەڵام ئەگەر بیکەی Horizon Forbidden West قەشەنگترین یاری PlayStation تا ئێستا دروستکرابی لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی Open Worldەوە باوەڕ ناکەم PlayStation لەو یاری جوانتری دروستکردی وەکو جیهانی کراوە جیهانەکە قەشەنگە پڕەنگە جوانە کاریگەری هەیە لەسەر کاراکتەرەکە و کاریگەری هەیە لەسەر ئەنجامدانی ئەرکەکان و دەشتوانی هیچ شتێک لە جیهانە کراوەکە نەکەی وەکو یارێکی سینگل پلیری لینیەر تەنیا چیرۆک ببڕی و یاریەکەش تەواو بکەی کە من یەکەم جار وام کرد بەڵام ئێستا کە جارجارە دەیکەمەوە ئۆپن وۆڵدەکەی کەشف دەکەم بزانم چ هەیە و چ نییە میکانیکی یاریەکەی بێحەد نازدارە کارکتەری ئالۆی چیرۆکێکی زۆر باشتری هەیە و ئێستا چاوەڕانی بەشی سێم بەڕاستی لەبەر چیرۆکەی شوێنە کۆتایی بدەی حەز دەکەی ئێستا بەشی سێم ئەنجام بدەیت چیرۆکەی گەورەترە فراوانترە کارکتەرەکە جوانترە حرکاتی جوانترە ئەنیمەیشن جوانترە چیرۆک بەقوترە و یاریشی زۆر قەشەنگترە Horizon Forbidden West ژمارە 3 منە ئەو ساڵ کە ئەنجام دابی ژمارە 2 اوكي لە ژمارە 2 یەک هیچ کێشەم نییە چیانیان یەکەم بی چیانیان دووەم بی بۆیە من یاری God of War Ragnarok دادەنێم یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەو ساڵ بڵاو کرێەوە و یەکێک لە باشترین یاریەکانی ئەو ساڵش کە بڵاو کرێوە یەکێک لە باشترین یاریەکان لە مێژوش بڵاو کرێتەوە ئەگەر لەوانەیە ڤیدیۆی منتان بیدی لەسەر ڕانکردنی یاریەکانی God of War Ragnarok تۆزێک لەسەرەوەی لە ناوەڕاستەکانە لە خوارخوارینیە لە وەکو باشترین یاری God of War بەڵام مانای ئەوەی نییە کە یارێکی کەمترە لە چاو یاریەکانی دیکە هەموو شتەکانی تێدایە کە یاری God of War دەتەوێت Kratos شەڕ بکە بەڵێ Atreus بەقوت بی بەڵێ جیهانەکە جوان بی بەڵێ چیرۆک لە بەرزترین ئاسبی بەڵێ هەموو شتەکانی ناوازەیە هیچ ڕخنەیەکی شتێکی وام نییە لەسەری کە بیکەم و یاریشی دەلەدەشە لەلام بەڵام حەز دەکەم لە ژمارە 2 بی ئەو جارە نەک لە ژمارە 1 لەبەر چەند شتێکی کە ئێستا زیاتر لە ژمارە 1 باسی دەکەم بەڵام مهم کاریگەری God of War Ragnarok لەسەرمان دەمینێ هەر چەندە کۆتاییەکەی بە سەلامەتی کۆتایی پێهات دایان توانی شتێکی بەقوترمان پێی نیشاندن بەس مهم کۆتاییەکەشی زۆر جوان بوو زۆر گەیمەری لە خۆی ڕازی کرد بە منیشەوە هیوادارم بە زووترین کات بەشێکی دیکەی God of War و چیرۆکی کریتۆسی ببینم و گەیم پلیشیان بەڕاستی هەندێک حرکاتی نوێیان زیاد کرد کە زۆر نازدار بوو ژمارە 1 اوكي لە ژمارەیەک دەزانم ماوە بێگومان یاری Elden Ring کە توانی یاری ساڵ باتەوە لە ڤیدیۆی ئەوەی کە دەنگماندا لە یاری دەنگدانەکان لەوێ God of Warم هەڵبژار وەکو یاری ساڵم بەڵام ئێستا دەڵێن God of War لە پلەی دووەمە Elden Ring لە پلەی یەکەمە ئێستا حالیان لەبەروی هەردوو یاری ئێستا حالیان خەریکم هەندێک بۆچووی نوێترم هەیە لەسەر هەردووچیان وەکو یەکن God of War دە لەسەر دێ بەڵام Elden Ring 11 لەسەر دەم پێیدا ئەگەر ریڤیوەکی منتان بینیمی هۆکارەکەشی چییە Elden Ring کاریگەریی گەورەتری هەیە لە چاو God of War گەیم پلەیەکەی لە ڕووی کوالەتی و جیهان و گرافیک و ئەوشتانەی بێگومان God of War
جوانترە بەڵام وەکو ئارت دیزاین وەکو دەرهێنان و گەیم دایرکشن وەکو دروستکردنی یاری ئەلدن ڕینگ زۆر شتی لە گاد ئۆف واری باشترە هۆکارەکەشی بۆ ئەوی دەگەڕێتەوە ئەلدن ڕینگ لە ژانرێک تەواو جیاوازە بە بیرکردنەوەی تەواو جیاواز دروست کرێ گاد ئۆف وار بەردەوام پێت دەڵێ بەرەو کوێ بڕۆی پێویستە چ بکەی ستۆری بە دوای ستۆری بڕۆی ئەلدن ڕینگ بەو شێوازەی نییە حڕێتی زیاتر بە گەیمەریەدا بەکەی فۆبسۆرەوە لە بەرەوەی جیهانی کراوەیە یەک بەڵام زۆر یاری جیهانی کراوەشەیە بەو شێوەی نییە کە ئەلدن ڕینگ هەیە ناتوانم زۆر وەسفی ئەلدن ڕینگ بکەم وەسفکردنی تۆزێ قورسە تا خۆ دیارەکە نەکەی و لێی تێنەگەی و چۆن بیکەی بەڕاستی هەمووی کۆدی خۆی هەیە هەموو کەسێک ناتوان یاریەکە بە ئاسانی تەواو بکەم یارەی قورسە بەڵام چیرۆکەکەی بەگشتیم هەچەند چیرۆکی نییە وەکو چیرۆک گادەوار باگراوەندەکەی مەسەلەی ئەلدن ڕینگ وەکو ئەنگوستیلەکە و کارکتەرەکان و بۆسفایتەکان چیرۆکی بۆسفایتەکان و چیرۆکە گشتیەکەش شتەکە مەحاڵە یعنی ڕووی میوزیکشەوە پێم وایە ئەلدن ڕینگ ئەوساڵ باشترین تراک و ساوندتراکی لە بۆ دروست کرێ ئێستا جێلی ڕدەگرم لە کاتی بەتاڵی خۆم ئەلدن ڕینگ بە بڕای من باشترین یاری ئەو ساڵەکە بڵاوکرێتەوە مەحاڵە هیچ یاریێک بتوانین لە ئەلدن ڕینگ نزیک بتەوە وەکو یاری جیهانی کراوە وەکو یاریش کەچێکە لە باشترین یاریەکان لە مێژوودەکە دروست کرێە ئەوە تۆپ دەی من بوو وەکو باشترین یاریەکانی ئەو ساڵم بگومانەوە تەنیا بۆ چوونی منە دەبێت بۆ چوونی ئێوەش لە کۆمنت بزانم تکا دەکەم دگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەن بزانم ئەو ساڵ ئێوە چی یاریەکتان کردو باشترینەکانتان چین لە کۆمنت یەڵە بینوسن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ